گشتی ئەنجامێرن ئەوانیان نوێ لە ڕێگەیشی ئەم دیمەنانە بکەن بێکەوە بینەرێ و راپۆرت بین. تێکدان و شێواندنی ژینگە لە چاوی فۆتۆگرافەرانەوە ناونیشانی پێشەنگەیەکی فۆتۆگرافی بوو کە لە نزیک باخی گشتی شاری سلێمانی کرایەوە. ڕێکخراوی سروشتی کوردستان و بەڕێوەبەرایەتی پاراستنی دارستانی سلێمانی لە پێشەنگەکەدا لە ڕێگەی فۆتۆوە کێشە ژینگەیەکانیان خستە ڕوو. ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە باشمان زانین لە ڕێگەی فۆتۆوە ئەو کێشە ژینگانی کە هەیە بیخێنە ڕوو بۆی بە شێوەیەکی کورت و خێرا ئەو پەیامە ژینگانی کە پەیامی مەترسیدارن لەسەر ژینگەی باشووری کوردستان بیگەێنین. ئەمڕۆ سەر لە بەیانی ئەم پێشانگای فۆتۆگرافیەمان بۆ بەرپرسەکانی پارێزگای سلێمانی کردەوە. ئەمڕۆژ دوای نیمەڕۆ بۆ هاوڵاتیان چونکە دەمانەوێت پەیامەکەمان دوولایانە بێ، پەیامێک بۆ سەڵات، پەیامێک بۆ هاوڵاتی، کار دوولامان پێکەوە بتوانین کار بکەین بە یەک تیم بۆ ڕێگریکردن لەو دەستدرێژیانی کە دەکرێتە سەر ژینگەی باشووری کوردستان. چکۆمان لەبیر نەچێت لە دووە جارە هەموومان پێکەوە بە یەک تیم دەتوانین کار بکەین بۆ پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان. ئێمە لەم پێشەنگای ئیمڕۆ زیاتر مەبەستمان لە وشارکردنەوەی تاک و کۆمەلگایە لە ڕووی خۆشەویستیان بۆ سروشت و بۆ ژینگەی کوردستان و پاکوخاوێنی لە سروشت و ژینگە و لەم پێشانگایە زیاتر مەبەستمانەوەیە کە هاوڵاتیان زیاتر هاوکاری ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستان من پاراستنی ژینگە و سەوزکردنی بابەتێکی گرنگە هەر بۆیە فۆتۆگرافەران لە ڕێگەی فۆتۆکانیانەوە کێشە ژینگەیەکانیان گەیاندە چاوی بینەر. من بە فۆتۆی خۆڵبارینی شەقامی مولەوی بەژاری فۆتۆیەکم کردووە کە من لێم فۆتۆیەدا ئاماژە بەواکەم کە کۆمەڵێ شت هەیە لە ڕووی ژینگەەوە هیچ وڵاتێک و هیچ هێزێک ناتوانێت بەرگری بکات لە ڕاگررتنی و لە پاراستنی هاونیشتیمانیان لەو پیسی و لەو خراپی بۆ سەر ئینسان تەنها سەوزی و درەخت نەبێ. درەخت و سەوزی باشترین شتن بۆ کەمکردنەوەی مەترسی ژینگە بۆ سەر گیانی ئینسان و هاونیشتیمانیەکان. کە چەندکەرێک کە ئاسووتێت جارێکی تر لە ڕێگەی ئاو ماڵ و باران و ئەو ئەوەی کە جارێکی تر دەیباتەوە بۆ ناو دەریاچەکەەوە بێتەوە ئەوەیکەوە دەریاچەکە جارێکی تر تووشی کێشەی ژەهراوی بوون و ئەو حاڵەتانە بێت جگە لەوەی ئەو شوێنانەی کە ئەم تەنکەرانەی چیا ئاسووتێت جارێکی تر دار و سەوزایی لێ ناڕێتەوە ژینگەکەی وێرانە بێت. بینەرانی وێنە فۆتۆکان دەڵێن فۆتۆکان هێندەی سیمیناری کێشە ژینگەیەکانی خستە ڕوو. ئەمە جگەلەوەی نمایشکردنی فۆتۆکان بۆتە هۆکارێک بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر پاراستنی ژینگەدا. ئەوەی کە تۆ بە فۆتۆیەک ئەگەێنی ڕەنگە جاری وا هەیە بە سیمینارێک یا بە 20 دقیقە قسەکردن یا بە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی نەتوانی ئەو ئامانجە بگەێنی و ئەوەی کە زانراویشە لە زانستی بڵێن فێربوونە بە تایبەتی بۆ خوێندکاران کە لە تەمەنێکی سەرەتاییان یا خوێندکاران بە گشتی ئەوەیەکەوە بینین کاریگەریەکی بەڕێژە کاریگەریەکی زۆر زیاتری هەیە لە بیستن. وێنەکان هەمویان دەدوێن وێنەکان سەبارەت بە باس لە پیسبوونی ژینگاکە پیسبوونی ژینگەش هۆکاری توشبوونی نەخۆشیە بۆ سەر ژیانی ئێمە تاکە کەس. فۆتۆگرافەران لە ڕێگەی 18 فۆتۆوە توانیویانە ئەو پەیامە بگەێنن کە پیسبوونی ژینگە کاریگەری نەرێنی لەسەر ژیان بەجێ دەهێڵێت. ئەمەش گەلەستیان بوو هۆشیاری پاراستنی ژینگەی لای چین و توێژەکانی کۆمەلگا بەرز بکەنەوە.